بەناوی خوا سڵاو ئازیزان و خۆشەویستان، من دکتۆر کامیل کەریم محەممەد پسپۆری دروستکردن و چەندیندان لە تاوەری تەندروستی سمارت مامۆسا لە کۆلێژی پزیشکیدان زانکۆی سلێمانی. زۆر خۆم بە بەختەوە دەزانم کە بەشدارم لە بەرنامەی پزیشکی تۆم لێم بپرسە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەپێ ئەو دەرفەتەی کە پێمان دراوە هیوادارم بتوانین سەرجەم پرسیارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تاوەری تەندروستی سمارت بۆمان هاتووە چ بە مێسج چ بە کۆمنت بتوانین وەڵامی پرسیارەکانتان بینەوە. پرسیار یەکەم لەلایەن چارەخوازێکی ئازیزەوە ئەڵێ سڵاو دکتۆر، ئەگەر کەسێک دانی نەما بێت دەبێت چەند دان بچێنێتەوە بۆ ئەوەی ددانی تری لەسەر جێگیر بکرێت؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە هۆکاری زۆرە. یەکەم گەورەی و بچووکی شەویلگەکەی، دووەم تەمەنی، سێم ئێسکەکەی چۆنە، بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ چانەوەی شەویلگەیەکی تەواو سەرجەم دانەکانی شەویلگەیەکی تەواو پێویستمان بە 4 بۆ 8 جاری وایە تا 10 بڕغوو هەیە بەپێی کەسەکە و بەپێی حاڵەتەکەی و بەپێی تەمەنەکەی و بەپێی ڕەگەزەکەی ئەگۆڕێت. پرسیارێکی ترمان هەیە لەلایەن هاوڵاتێکی خۆشەویستەوە، چ چارەسەرێک هەیە بۆ ئەم ددانە؟ سوپاس، وێنەی پشکنینەکانم ناردووە. وێنەیەکی تیشکی یاخود ئێکسڕەی ناردووە، ئەو بەڕێزە وەک لە وێنەکەدا دیارە دانێکی هەمیشەیی نەهاتوەتە دەر، لەگەڵ یا دانێکی زیایی هەیە. بەڕێزەکەم پێویستە ئەو دانە زیایە هەڵبکێشین بۆ ئەوی دانە هەمیشەیەکە بێتە شوێنی خۆی و بێتە دەرەوە. پرسیاری ترمان هەیە لەلایەن خۆشەویستێکەوە، دەڵێت دەمەوێت دانەکانی بەشی سەرەوەم کیف بکەم، هەندێکیان گەیشتونێتە سەر پووک، واتە لە ناو گۆشتەکەیان. زۆر ناڕەحەت مەکەن لە کاتی شت خواردنە، تەمەنم 53 ساڵە، ئایا ئەم چارەسەرە بۆ من گونجاوە یاخود پێشنیاری شتێکی ترەکەن؟ ئەگەر ژمارەی دانەکانت پەیوەندی بە ژمارەی دانەکانتەوە، ژمارەی دانەکانت گونجاو و بۆ دروستکردنی کیفی هەموو پووک شەویلگەکەت، بەڵێ باشترین چارەسەرە بۆ تۆ. بەڵام ئەگەر ژمارەکەی نەگونجاو بوو یان بتوانرێت ئەو دانانەی کە گەیشتونەتە سەر گۆشتەکە دروست بکرێنەوە، چاک بکرێنەوە، ئەو کاتە ئەتوانیت کیفی لەسەر بکەیت. بەڵام ئەگەر نەتوانرا ئەو دانانە هەمووی دروست بکرێتەوە، پێویستە بە یارمەتی زەرع هەیە، پێویستە بە یارمەتی چاندنەوەی دان هەیە بۆ دروستکردنی سەرجەم کیفەکان. پرسیارێکتر لەلایەن هاوڵاتێکی خۆشەویستەوە، ئەو چاندنەی بە عەمەلیات دەکرێت سەرکەوتووترە یان ئەوەی بە بڕغوو دەچێنرێت؟ خۆی بە شێوەیەکی گشتی هەمووی بڕغووە، جۆرێکمان هەیە بە عەمەلیات دەکرێت، جۆرێکیش هەیە بە بێ عەمەلیات، یەکسەر بڕغۆکەی بۆی دانی. هەردووکیان زۆر باشن، چونکە هیچ شتێک لە ساسە نییە، ئەم بۆ کۆمەڵێک حاڵەتە بێ، ئەویشیان بۆ کۆمەڵێک حاڵەتە بێ. هەردوو جۆرەکە زۆر باشن، سەرکەوتنیان زۆر باش. چارەخوازێکی بەڕێزی تر دەڵێ سڵاو دکتۆرجان، بە ئەرگ نەبێت تەلی ڕاستکردنەوەی دان بە چەند جەلسە و هاتوچۆ پێوە ئەکرێت؟ زۆر سوپاس. ئەمەش هۆکاری زۆرە. یەکەم تەمەنی چەنە، دووەم ناڕێکی دانەکانی چەنەیە، زۆرە یان کەمە، سێم چ جۆرێکی بۆ ئەکرێ، ئایا جوڵاوە یان تەلی سابتی بۆ دانرێ؟ سەرڕای ئەم هۆکارانە بە شێوەیەکی گشتی لە بینی 6 مانگ بۆ 2 ساڵ هەموو مانگێ جارێک سەردانی دکتۆرەکەی بکاتەوە بەپێی کەیسەکان، لە بینی 6 مانگ بۆ 2 ساڵ کاتەکەی ئەگۆڕێت. پرسیارێکتر ئەڵێ بێ زەحمەت چ تەمەنێک بۆ چاندنی دان گونجاوە؟ چاندنی دان بە شێوەیەکی گشتی لە بینی 18 ساڵی بۆ 80 ساڵی ئەبێت، یعنی بە شێوەیەکی عام بڵین بۆ هەموو ساڵەکان چاندنی دان گونجاوە. هەنێک جار لەسەر و 80 ساڵی شۆکراوە، هەنێک جار بۆ ئافرەت، بۆ فیمێڵ لە 16-14 ئەتوانرێت چاندنی دانی بۆ بکرێت، چونکە گەشەی ئێسک و پووکی ئافرەت زیاترە لە هی پیاو. بەڕێزێکی تر فەرموویەتی سڵاوتان لێبێت، بەڕاستی بەرنامەیەکی جوانە، بێ زەحمەت من 8 دانم کردووە بە کیف، ئەتوانم بیان کەم بە چاندنەوە؟ بۆ ئەم خۆشەویستە، ئەگەر دانەکانت کردووە بە کیف و کێشیان نییە و ئازاریان نییە و دانەکانت ناکەون و کیفەکەت ناشرین نییە، هیچ پێویست ناکە. کاتێک دانت کرد بە کیف ئیتر پێویست بە چاندنەوە ناکە، چونکە کولفەیەکی زیاترە، حەزەتێکی زیاترە و دانی خۆت باشترە لە زەراک.
کیف لەسەر دانی خۆت زۆر باشترە لە کیف لەسەر دانی چاندنەوە. بەڕێزێک و خۆشەویستێک چەند پرسیارێکی کردووە، زۆر سوپاس بۆ پرسیارەکانی هەمووی پرسیاری جوانن. ئەڵە جەزاکم الله و خەیرن، کارێکی زۆر باشەکەن. چەند پرسیارێکم هەیە ئەرێک نەبێ. پرسیاری یەکەمی شۆردنی ددان لە دوای دانی نیوەڕۆ و پێش نووسن باشتر نییە لە شۆردنی دان لە دوای نانی بەیانی و پێش نووسن. بە شێوەیەکی گستی فیدراسیۆنی ددانی ئەمریکا دایناوە کە بۆ هەموو کەسێک ڕۆژی 2 جاردان بشۆرێ، هەر جارەی 2 دقەی پێ بچێ و باشترین کاتەکان بریتیە لە دوای هەستان لە خەو، چونکە بە درێژایی شەو بەکتریا زیان بەخشەکان لە دەما کۆ بنەوە و زۆرە بن و پێویستە دوای هەستان لە خەو یەکسەر دانی بشوە و پێش نووسن، واتە دوای دانشتن ئاخرشت لە شەوە دوای دانشتن نووسن بێ و باشترین کاتیش بۆ دانشۆردن نیو سەعات بۆ سەعاتێک دوای نان خواردنە، یەکسەر ڕاستەوخۆ دانی نەشوا دوای نان خواردن. چۆن فڵچە و مەعجون و پەتی دانی گونجاو هەڵبژێرین بۆ کەسێک هیچ کێشەیەکی نەبێ. بەنسبەت فڵچەی دانەوە پێویستە و فڵچەیە سۆفت بێ، واتە نەرم بێت، ئەمە خاڵی یەکەم زۆر زەرورە. تاڵەکانی سەری تاڵەکانی تیژ نەبێ، خڕ بێت و قیاسەکەی زۆر گەورە نەبێت، بچووک بێ، بە نمونە لە بینی 1 ئینچ درێژی بۆ نیو ئینچ پانیەکەی بێت و ئەگەر بکرێ و باشترە کە قبولکراوی ADA بێت یان نیشانەی ADA لەسەر بێت. بەنسبەت هەویری دانەوە، هەویری دان پێویستە فلۆرایدی تیابێت، ئەمە خاڵی یەکەمە زۆر زەرورە. لە بینی 1300 بۆ 1500 بۆ کەسی گەورە فلۆرایدی تیابێت، 1300 بۆ 1500 ppm پارت پێر ملیۆن ئەوە فلۆرایدی تیابێت و ئەگەر بکرێت ڕوشێنەری تیانە بێ ئەبرەیزب، ئەگەر گونجاو بێت هەویرەکە جۆرێک بێت دژە بەکتریای تیابێت، مادەی دژە بەکتریای تیابێت و ئەویش ئەگەر ئەپروف کرابێت لەلایەن ADA و باشترە، ئەو هەویرانە زۆر باشتر. بەنسبەت پەتی دانەوە ئەو پرسیارەی 3 بەشە، فڵچە و مەعجون و پەتی دان. ئێمە چەند جۆر پەتی دانمان هەیە، جۆرێکیان واکسە، واکسی پێوەیە نەرمترە بۆ ئەو بینی دانانە باشە کە قەراغی تیژیان هەیە. هەمانە ئەن واکس بۆ ئەو بینی دانانەی کە زۆر تونگن تەسکن، هەمانە دێنتەڵ تاپی پێوترێ، وەکو پلاستیک وایە نەرمە بۆ بینی دانی گەورە کە تۆزە بینی دانەکان گەورەیە بۆ ئەوە باشترە. هەمانە دێنتەڵ فلۆس وەتەر فلۆسی پێوترێ کە جیهازێکە و بە زەخت ئاوە کاتە بینی دانەکانەوە، ئەو بۆ کەسێک کە نێوێ زۆر عەزەتی پووکەکەی بە. و جۆری تریشمان هەیە بۆ جسر بەکارێت پێوترێت سوپەر فلۆس یان بۆ ئەو کەسانەی تەلیان داناوە بەپێی ئەوە هەڵیە بژێری. هەرم بەڕێزە پرسیارێکی تری کردووە چەندێک مەعجون بەکاربێنین لە کاتی دانشتن بە مەبەستم بڕەکەیەتی. هەویری دان پێویستە بەقەت قیاسی سەری فڵچەکە، بەقەت ئەوە دانیت و دانی پێ بشۆی. پاکردنەوەی دان لای دکتۆر چەند مانگ جارێک پێویستە، بەپێی کەسەکە ئەگۆڕێ ئەم پرسیارە. بۆ نمونە هیوا هەیە دان پاکردنەوەی هەر ناوێت، دانەکانی زۆر پاکە، هیواژەیە هەموو 3 مانگ جارێت. بە شێوەیەکی عام، بە شێوەیەکی گشتی تۆ بێ 6 مانگ جاریان ساڵی جارێ لانی کەمێکەی چێکەپێکی خۆتکەی فەحسێکی گشتی دانەکانت بکەیت، ئەو کاتێ دکتۆرەکە پێ دەڵێ کە کلسی کردووە یان نەیکردووە، پێویستی پێێتی یان پێویستی پێی نییە. یعنی شتێک نییە کە تۆ بە سابتی هەموو 6 مانگ جارێ بۆ نمونە دان پاکردنەوە بکەشتی وان نییە. ئەگەر ڕاستەوخۆ دوای خواردنی شیرینی و ترشی و ساردی و ئەو خواردن و خواردنەوەی زیان بە دانەگەێنن دانمان پەت بکەین و بیشۆین، هیچ کێشەیەگە بێت بۆ ئەو خواردن و خواردنەوەنە کە بیخۆین، حقەتەن لە ڕاستیە نابێت دوای نیو سەعات بۆ سەعاتێ لە نان خواردن یان ئەو جۆرە خواردنانە دانە بشۆی. ئەگەر خێرا دانە بشۆی زەرەری بێ بۆ دانەکانی، بە تایبەتی ئەو جۆرە خواردنانەی کە ترشن، ترشیان زیاترتیایە. و ئەگەر بە بەردەوامی دوای نیو سەعات بۆ سەعاتێ لە خواردنی و هینانە ئەو جۆرە خواردنانە دانت بشۆی، هیچ کێشەیەکی نییە. هەندێک فڵچە و مەعجون و پەتی دان هەیە نرخەکەی گرانە، ئایا ئەمە نیشانەی کواڵەتی بەرز و باشیە؟ وەکو باسمان کرد جۆر و سیفەتەکەی دیارریەکە نەک نرخەکەی. ئەو سیفەتانەی کەوتمان بۆ فڵچە چۆنە، بۆ مەعجون چۆنە، بۆ پەتی دان چۆنە، ئەوە دیارریەکە کە کام مەعجونە و فڵچە باشترە لە کام مەعجونە و فڵچە.
ئەگەر دانێک کلۆر ببێ بەڵام خاوێن ڕابگیرێت کێشەی زیادبوون و مەترسی هەیە ئەگەر چارەسەر نەکرێت ئەمە دوا پرسیاری ئەو خۆشەویستە بوو هەر دانێک کە کلۆرە بێت ئەگەر چاڵ ببێت پێویستە بە زووی چاک بکرێت چونکە پاک ڕاگررتنی شتێکی تۆزێک گرانە واگەر پاکیش ڕانەگیرە و خواردنی تاکۆ بۆ خێراتر کلۆرە بێ خێراتر چاڵە بێ بۆیە پێویستە چاک بکرێت پێشەوەی زیاتر ببێت. پرسیاری تر لەلایەن خۆشەویستێکەوەڵە سڵاو لە کاک دوکتۆر و کارمەندانی سمارت من ئەپرسم بۆ پڕکردنەوەی دانێکی ئاسایی دەماربڕین پێویستە؟ بەڕای من دەماربڕین وەک ئەو وایە دانەکەت هەڵکێشا بێت لەوانەیە ئەم دەماربڕینە لە داهاتوو دانەکانی تەنیشتی خۆشی تووشی کلۆربوون بکات. ئەگەر دانەکە کلۆریەکی ئاسایی بێ نەخێر پێویست ناکە دەماربڕین چکات دەماربڕین دواهەنگاوی ئازار و کلۆری دانە یعنی کە گەیشتینە دەماربڕین ئیتر چارەسەری دوای ئەومان نییە. دەماربڕین وەکو ئەووانییە کە دانەکە و هەڵکێشا بێ بەڵکو وەکو ئەوە وایە کە دارێکت هەبێ ڕێگی دارەکە ببڕی چۆن دارەکە ڕەنگی زەر دەبێ وشکە بێ و بێهێزە بێ و ئەشکێت دەماربڕینیش ڕێگوایە دانەکە شینە بێ بێهێزە بێ پاش ماوەیە گەشتێت بەڵام چارەسەرێکی کۆتاییە پێش مردن و هەڵکێشانی دانەکە. بەڕێزێکی ترە فەرمێ لیمۆ خراپ نییە بۆ ددان ئەگەر لەگەڵ ئاوتێک هەڵ بکرێت لیمۆ بۆ جسم زۆر باشە بەس زۆر خواردنەکەی بۆ دان و مانەوەی لە ناو دەمە زەرەرەیاد لە دانەکان بەڵام ئەگەر لەگەڵ ئاو یان هەنێک کەزی کاتە چاییۆ باشترە ئاساییترە. پرسیاری بەڕێزێکی ترە فەرمێ سەرکەوتوو بن چی دەبێتە هۆی کلۆربوونی ددان جگە لە شیرینی ئەمە پرسیارێکی زۆر جوانە و پێویستی بە کاتێکی زیاتر هەیە بەڵام لەبەرەوەی ئێمە کاتەکەمان کەمە بە شێوەیەکی گشتی بۆ ئەم بەڕێزە و بۆ گوێگران و بینەرانی خۆشەویست کلۆربوونی دان بەهۆی چوار شتەوە ڕوئەیار یەکەم بوونی ڕووی دانەکە دوو بوونی خواردن لە سەردانەکە سێ بوونی بەکتریای کلۆربوونیدان چوارەم بوونی کات ئەم چوار شتە هەر چوارانە بێ ببن لە ناو لیکە ئەنجا بێتە هۆی کلۆربوونیدان. بۆ نمونە ئەگەر کات نەبێت یان کات کەم بێ کلۆری دروست نابێت ئەگەر خواردنەکە نەبێت ئیلا هەر کلۆری دروست نابێت و ئەگەر بەکتریا لە ناو دەمانە بێت کلۆری دروست نابێت بە دڵنیایی ئەگەر دانیش نەبوو ئیتر خۆ کلۆری لەکوێبین ئەبێ ئەم چوار هۆکارە هەر هەمووی بەیەکەوە بن بەڵام وەکو خواردن کە ئەم پرسیاری لەسەر خواردنەیە کردووە شیرینی زۆربەی خواردنەکان و چاوریەکان و ئەوانەی کە شەکریانتیایە بە تایبەتی سوکەرۆس بەهۆی بوونی بەکتریا و کات لەسەر دانەکە بۆ بە یارمەتی لیک ئەگۆڕێن بۆ کلۆری کەواتە بێ هەر چوار هۆکارەکە بەیەکەوە بن نە تەنها بڵێ بە شیرینی. هاوڵاتێکی خۆشەویستی تر ئەفەرمێ سڵاو کاک دکتۆر من جسرم داناوە هاتووەتە دەرەوە هۆکارەکەی چێت جا ئەمە هۆکاری زۆرە یەکەم پێش دروستکردنی دانەکە یعنی دکتۆرەکە کە دانەکانی دەستکاری کردووە لەوانەیە زۆر کورتی کردبێتەوە زۆر باریکی کردبێتەوە هەروها لەوانەیە هۆکار جسرەکە بێ مختبەرەکە باش دروستی نەکردووە هۆکارێک تر لەوانەیە داخستنی دەمی نەخۆشەکە بێ هۆکارێک تر لەوانەیە ژمارەی دانەکان بێ ژمارەی دانەکان کەمە لە چاو جسترەی کە هەتە یعنی یەک هۆکار نییە هۆکاری زۆرە ئەبێ بگەڕێی بە دوای یەکێ لە هۆکارەکانە. چارەخوازێکی تر فەرموویەتی ئەو کەسانەی بە تەمەن و نەخۆشی شەکرە و زەختیان هەیە چاندنەوەی دانیان تا چەند مەترسیدارە بۆیان لە ڕاستیە چاندنەوەی دان بۆ هیچ کەسێک مەترسیداری نییە بۆ هیچ نەخۆشیەک مەترسیداری نییە تەنانەت دەوانەی نەخۆشی شەکرە و زەختیشیان هەیە پەیوەندی بە کۆنتترۆلکردنی شەکرە و زەختەکەیانوەیە پەیوەندی بە پاگڕاگررتنی دانەکانەوەی لە کۆتاییە چاندنی دان بۆ هەموو نەخۆشێک و هەموو تەمەنێگە بێت ئیلا مەگەر ئەو کەسانەی کە شێرپەنجان هەیە لە ژێر چارەسەری کیمیایی یان لە ژێر چارەسەری تیشکیدان. بەڕێزێکی تر ئەڵێ چەند جۆر ددانی زەرعبوونی هەیەواتە خراپ و باش و باشترین و چۆن لە یەکیان جیا بکەینەوە بە شێوەیەکی گشتی زەرع هەمیان نزیکن لە یەکەوە هۆکارەکە بوونی کۆمپانیا و جۆری زەرعەکە نییە بۆ سەرکەوتن و سەر نەکەوتنی زەرعەکە بەڵکو کۆمەڵی هۆکاری تر هەیە کە لە چەند شوێنی تر باسمان کردووە بە نمونە لەوانە تەمەنی نەخۆشەکە جۆری ئێسکەکەی جۆری پووکەکەی ژمارەی زەرعەکە کە بۆی دانەی درێژی و پانی و کورتی زەرعەکان ئەمانە هەر هەمووی هۆکارن کەواتە یەک هۆکار نییە. بەڕێزێکی ترە فەرمێ ئایا دانەکانی پاش چاندنەوە تا چەند وەک خۆیان دەمێنەوە واتە گەرمی و ساردی کاریان تێکە
گەرمی و ساردی کار ناکاتە سەردانەکانی چاندنەوە. مانەوە کەشی پەیوەندی بە هۆکارانەوە بوو کەیسە باسمان کرد بە تایبەتی دوای دانانی دانەکان و پاگڕاگرتنی لەلایەن نەخۆشەکەەوە، تەمەنی نەخۆشەکە، ڕەگەزی نەخۆشەکە، نەخۆشی هەیە یان نیە، تیپوکەکەی و بەهێزی و ژمارەی بزەرەکان. هۆکاری بەردەوامبوونی ئەو دانانە پەیوەندی بەم کۆمەڵە هۆکارە زۆرەوە هەیە، تەنها یەک هۆکار نییە. بەڕێزێکتر وتوێتی دانی چێنراو چ جۆرێک هەویری دانی بۆ بەکاربێنرێت، هەر جۆرێکی بۆ بەکاربێنرێت شتێکی ئاساییە و ئەبێ بەردەوام ڕۆژی 2 جاریان 3 جار بشۆرێت دانی چێنراو. بەڕێزێکی تر وتوێتی لە کاتی چاندنی بڕوەکاندا بەنجەکرێت، بەڵێ بە دڵنیاییەوە هیوا هەیە ئازاری هەیە، هیواشەیە هیچ ئازارێک نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی کارێکی ئاسانە. ئایا چەقاندنی ئەو بڕغۆ نابێتە هۆی دروستبوونی هەوکردن وە نەزیف لە شەویلگەدا؟ نابێتە هۆی دروستبوونی نەزیف، بەڵام لەوانە بێتە هۆی هەوکردن لە سا حەوت هەشتی کەسەکانە بێتە هۆی دروستبوونی هەوکردن. بەڕێزێکی تر ئەڵێت سڵاوتان لێبێ ئایا چاندنەوەی دان زیان بە ئێسکی پووک ناگەێنێت؟ ئەم پرسیارە ڕێک بە پێچەوانەوە چاندنەوەی دانەبێت هۆی پاراستنی ئێسکەکە کاتێک دانەکە ڕۆیوە، چاندنەوەی دانەبێت هۆی پاراستنی نەک زیانی پێ بگەێنێ. بەڕێزێکی ترە فەرمێت ئەگەر هات و پووچێک ئیلتیهابی زۆر بێت تا چەند ئاسایە زەرعیدان بکات؟ بە دڵنیاییەوە زەرعیدان و ئیلتیهاب دووشتی دش بەیەکن، ئەگەر ئیلتیهابی هەبێت ناکرێت زەرعیدان بکات. بۆچی هەنێک کات لە دوای کیف دروستکردنەوە و زەرعکردنەوەی دان دەمودان بۆنی ناخۆشە بێت؟ خۆی ئەوە شتێکی ئاساییە، کاتێک کیف دروستەکەی یان چاندنەوەی دانەکەی مەجال و ڕێگە زیاتر ئێڵێتەوە بۆ کۆبوونەوەی خواردن لە ناو ئەو کیفەیان ئەو زەرعەیە، بۆیە ئەگەر پاگڕا نەگیرێ بۆنی ناخۆش دروستە بێت. خۆشەویستێکی ترە فەرمێ ئایا چاندنی دان لە تەمەنی پیریدا ئەوە خۆی ئەمێنێتەوە پووکەکەی لاواز نابێت؟ بە شێوەیەکی گشتی ئەمەش جوابمانیایەوە لە هەموو تەمەنێکە ئەمێنێتەوە، بەس بەو شەرت و شروتانەی کە وتمان هۆکارەکانی زۆرن. هیوام سەلامەتی و باشی هەموو لایەکتانە، هیوادارم سوودی هەبوو بێت. زۆر سپاس بۆ پرسیار و کۆمنت و سەرنجەکانتان.